لا نوێترین راپۆرتیدا گۆڤاری ناشیۆناڵ ئینتەرێستی ئەمریکی راپۆرتێکی بڵاوکردەوە و ئاشکرای کرد. رووسیا پرەی بە تانکی جۆری تینەوەی ناسراو بە ڤلادیمیر داوە. لە ئێستاشدا ئەو جۆرە تانکە چۆتە ڕیزبەندی هەرە 5 تانکە بەهێزەکانی جیهانەوە. گۆڤارە ئەمریکیەکە ئاماژەی بۆ کردووە تانکی ڤلادیمیری رووسیا تایبەتمەندی زۆری تێدایە و توانایەکی زۆر بەهێزیەیە بە جۆرێک با تۆپی 125 ملیم و موشکی ئاراستەکرا و بە لەیزەر پەرچەکراوە. سەرڕایەوەی سیستەمی ئاگرکوژێنەوەی خۆرسکی تێدایە. هاوکات زۆر بە باشی ئامانجەکەی دەپێکێت و بە ئاسانی لە جەنگدا بربەستەکانی بەردەمی تێک دەشکێنێت. شانبەشانی و جۆرە تانکە پێشکەوتوو رووسیا گۆڤاری ناشیۆناڵ ئینتەرێست ناوی هەریەک لە تانکی جۆری ئەمبرازی ئەمریکی و لیۆباردی 2 ئەڵمانیە ناوە کە ئەوانیش توانایەکی زۆر بەهێزیانەیە لە کاتی ڕوبەڕوونەوەکاندا. هەر سەبارەت بە توانە بەهێزەکانی رووسیا وەزارەتی بەرگریە وڵاتە ئاشکرای کردووە تا ساڵی 2018 نزیکەی 100 تانکی جۆری ئارماتا دروست دەکرێت و بە ناوی نەوەی سێمەوە دەخرێتە خزمەتی سەربازی سوپای رووسیاوە. ئەو تانکانەش دروست دەکرێن هاوەنی 125 ملیمیان لەسەر جێگیر دەکرێت و پێشبینیش دەکرێت خواستێکی زۆری لەسەر بێت لەلایەن وڵاتانی جیهانەوە. هەروە لە کاتی گرگرتنیشدا سەربازەکانی ناو تانکەکە بە سەلامەتی ڕزگاریان دەبێت. با پێی و ئامارانشی کە پێگەی گلۆبال فایر پاوەری جیهانی بڵاوی کردەوە سوپای رووسیا خاوەنی 15398 تانکە. هاوکات بەپێی توێژینەوەکەی ناوەندی کریدیت سوئیز دەهێزی سەربازی ڕیزبەندی یەکەمیان لەسەر ئاستی جیهان گرتووە. سوپای رووسیاش لە پلەی دووەمدان ناوی هاتووە. تانک شەکێکی زۆر بەهێزە و لە سەردەمە جیاوازەکانی مێژووە تا ئێستا ڕۆڵێکی کاریگەری لە مەیدانی جەنگدا گێڕاوە. بۆ یەکەم جار تانک لەلایەن بەریتانیاوە دروستکراوە و لە جەنگی جیهانی یەکەمدا بەکارهێنراوە، بەڵام بەو جۆرەی ئێستا پێشکەوتوو نەبووە. هەرچەندە بەریتانیا سەرەتا هەوڵی دەدا شێوازی دروستکردنی تانک بەنهێنی بێڵێتەوە، بەڵام زۆری نەبرد وڵاتانی جیهان سوودیان لەو ئەزمونە نوێی ئەو وڵاتە وەرگرتووە. دوا بەدوایەوەش یەکێتی سۆڤێتی جاران تانکی دروست کرد و دواتر ئەزمونەکە بۆ ئەڵمانیاش گوازرایەوە. وڵاتانی جیهان بەردەوام هەوڵ دەدەن لە ڕووی زیادکردنی خێرایی و پڕچەکردنی زیاتر و پاراستنی گیانی سەربازەکان پەری زیاتر بە تانک دەدەن. لە ئێستاشدا ئەمریکا و رووسیا لە کێبڕکەی توندان بۆ ئەوەی بەهێزترین جۆری تانک دروست بکەن و بێخەنە خزمەتی سەربازی وڵاتەکەیانەوە.